الله لە بینەرانی ئازیز بەڕاستی ئەمڕۆ یادی کارەساتێکە یان بڵێم یادی تاوانێکە کە بەرامبەر کورد کراوە 182,000 ئەنفال لە کۆی کشتی شار و شارۆچکەکانی کوردستان بەداخەوە ڕۆژێکی زۆر خەمناکە بۆ ئێمە بەتایبەت ئەو خەڵکانەی خەڵکی گەرمیانن من وەکو گەرمیانیەک بەڕاستی هەست بە ئازارێکی زۆرەکەین ئەمڕۆ کە برینمان کولاوەتەوە لە پەرلەمانی کوردستان لە چەند ڕۆژی پێشوو بەندە هەستا بە کۆکردنەوەی واژووی 63 پەرلەمانتار لە کۆی کشتی فراکسیۆنە جیاوازەکان ئەوانەی کە لە دەسەڵاتن ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنن بۆی جەلسەیەک لە گەرمیان ڕێک بخرێ و تیمی حکوومەت لە گەرمیان ئامادە بن و هەموو پەرلەمانتاران بۆی لە نزیکەوە هەست بە ئازاری گەرمیانەکان و کەسوکاری ئەنفال کراوان و کەسوکاری شەیدان و زیندانیانی سیاسی بکەن سەرباری ئەوەی کە حکوومەت بەخۆی ڕانەبینی یان بڵێم جەلسەکەی پەرلەمان نەتوانرا بێتە گەرمیان بەداخەوە ئەمڕۆ تیمی حکوومەت تەنها یەک وەزیری بەڕێز هاتووە لە جەلسەکە بەشدارە ئەمە بۆ خۆی جێگای سەرنجە و ڕەخنە هەڵەگرێ لەبەر ئەوەی ئێمە ئەو پەرلەمانتارانی کە لیژنەکەمان دروست کرد بوو ناحێ بە ناحێ قەزا بە قەزا گەڕابووین بۆی هەموو داخوازیەکانیان چی لە ڕێی خزمەتگوزاری چی لە ڕووی ناساندنی ئەو قەزەیە بە قەزەیەکی جینۆسای لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ناوخۆی نێودەوڵەتی بەڵام بەداخەوە لە دوای ئەوەی کە راپۆرتەکەمان هێناوێ ئەمڕۆ ئەوەی کە تێبینیمان کرد حکوومەت وەکو پێویست نهاتۆتە دەم داخوازی پەرلەمانتارانەوە ئەمان نیشانەی ئەو حەقەتەیە کە حکوومەت وەکو پێویست ئاور لە گەرمیان ناداتەوە و داواکاریەکانیان بە هەند وەرناگرێ من بۆ خۆم ئەو ئامارەی کە لە بەردەستما بوو لە کۆی گشتی ناحێ و قەزاکان لە تەکیە لە سەنگا و لە چەمچەماڵ لە ناحەی سەرقەڵا و ناحەی ڕزگاری قەزای کفری و قەزای کەلار و قەزای دەربەندیخان و ناحەی باوەنور کۆمەڵێک داواکاری هەنووکەیی بۆ ئەوەی کە ئەو هەستکردن بە غۆبن و غەدرەی کە لە گەرمیان و لە ئەو جێگانە کرێت کە پایتەختی ئەنفال و شەیدن داتایەکم کۆ کردبەوە لەسەر ئەوەی کە ئەو پرۆژە خزمەتگوزاریە هەنووکایانە چەندی تێچێ کولفەکەی چەندە هەموو ئەو داتانەی کە لە بەردەستما بوو کۆی گشتی ئەو داتایانە یعنی بۆ ئەوەی کە هیچ نەبێ ئەو هەست بە غوبنەمان لا کەم بێتەوە کاڵ بێتەوە کۆی گشتی 185 ملیۆن دۆلار ئەو داواکاری و داخوازیانە لە پرۆژە خزمەتگوزاریەکان پڕەکاتەوە بە قەنەعەتی ئێمە 185 ملیۆن دۆلار ڕەنگە داهاتی دەڕۆژ کۆمپانیا حزبیەکان بێ کە لە داهاتی نەوت قازانجەکەن یان ڕەنگە ئەو کۆمپانیا حزبیانی کە لە خاڵە سوورریەکان بە داهاتی دەڕۆژیان بتوانن ئەو داهاتە کۆ بکەنەوە و ئەو هەستەی کە باسم کرد هەست بە غەدرکردنەی ئێمەشیان قەرەبوو بکردایەتەوە ئەم داواکاریانە من بۆ خۆم هەمووی ئاراستەی حکوومەتەکەم هیوادارم بەدەم داخوازیەکانەوە بێت بۆی هیچ نەبێ ئەو داواکاری کە زۆر جار باسیەکەین هەستی جیاوازی نەهێڵن ئەو لا مەرکەزیەتە دارایی و ئیداری کە زۆر جار باسمان کردووە بەشێکی پەیوەستە بەو داواکاریانەی کە ئێمە ئێستا لە پەرلەمانی کوردستان بەشێکیمان خستە ڕوو بەشەکەی دیکەش کە ڕێگایان نەدا بە حکومیەوەی کات نەما ئاراستەی حکوومەتەکەین ومێ دەکەین حکوومەتی هەرێم ئەو ناوچە زوڵم لێکراوە ئەو منتیقا بە منتیقە و ناوچەی خۆی بزانێ بەدەم داخوازی و داواکاریەکانمانەوە بێ سپاس بۆ ئێوەش بەڵێ بە دڵنیایی ئێمە بەشێکین لە حکوومەت زۆر جار باسی ئەومان کردووە بەڵام کاری پەرلەمانتاری کاری بەدواداچوونە کاری چاودێریکردنە ئەمە یەکێک لە کارە پەرلەمانتاریەکەمان و بەدواداچوونمان کردووە بۆ کۆی گشتی قەزا و ناحیەکان بەڵام بەشێکی دیکەی پەیوەندی بەو لا مەرکەزیەتە دارایی و ئیداریە کە زۆر جار باسیەکەین ئەگەر لا مەرکەزیەت هەبوایە بۆ ئیدارە سەربەخۆکان بۆ پارێزگاکان ڕەنگە ئەو کات ئەم داواکاری و سکاڵا و نیگەرانی و ڕەخنانەمان ئاراستی ئەنجومەنی وەزیران نەکردایە ئاراستەی ئەو ئیدارە سەربەخۆیە پارێزگایمان بکردایە تا کاوڕێ داهاتی گەرمیان ئەوەندەیە ببوورە بەڵێ لە راپۆرتی لیژنەکان هەندێکی جێ کرایەوە بەڵام هەندێکی جێگە نەکرایەوە بەڵام بە دوواداچوونی خۆم لەبەرەوەی یادداشتەکە من ئامادەم کردبوو یا من بە وردی بە ناحێ و قەزاکان هەمووی گەڕام بۆی هەموو ئامارەکان کۆ بکەمەوە بەشێکی پەیوەندی بەوەی ڕەنگەوە هەست بکەن حکوومەت لە ڕووی دارایی و بارگرانی بۆ دروستەکە بەڵام بارگرانی دارایەکەی تەنها 185 ملیۆن دۆلارە هەروەکوتم دەڕۆژ یعنی بە گرنتی ئەڵێم دەڕۆژ قاچاقچێتی خاڵە سووریەکان داهاتی ناوخۆ لەگەڵ داهاتی نەوت بە تایبەت تەرخان بکەن داخوازی هەموو ئەو ناوچانەی کە باسم کرد ئەو زوڵمەی کە لەو ناوچەیە کراوە هەمووی پڕەکاتەوە تا کاوڕێ داهاتی گەستونی دیگەیان بە شێوەیەکی گشتی لە نەوت و گاز و سامانە سروشتیەکان چەندە بە شێوە دەکات کە لە لا مەرکەزیەت زەرەر نەکات زیان نەکات وڵای ئەو بابەتێکی وردە ڕەنگە وەکو قەزەی حزبی کە کاری لەسەر کراوە ئێمەش و کاری پەرلەمانتاری کارمان لەسەر کردووە بە دڵنیایی ئەگەر پێمان وانە بێ لا مەرکەزیەت ئەو بۆشایە پڕەکاتەوە نابێتە داخوازی حزبەکەمان و فراکسیۆنەکەشمان سپاس بۆ ئێوە